يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لەم وتارەشدا پشتیوان بە خوای پەروەردگار بەویستی ئەڵڵا سوبحانەه وتەعالا بۆ تەواوکردنی وتارەکانی ڕابردوو لە بەشی سێیەمی باسەکانی فەیسبووک و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کە ئەمڕۆ بەدەستی گەنج و لاوەکانمان تا پیرەکانمان، بەدەستی پیاوی ماڵەکان تا خانمی ماڵەکان، بەدەستی مناڵە چاوگەشەکان و خوێندکارە ئازیزەکان، بەدەستی کاسبکارەکان، پۆلیس و ئاسایشەکان و پێشمەرگەکان، هەموو چین و توێژێک کە تۆ دەیبینی زۆربەی هەرە زۆری مەگە دەگمەنێک نەبێ ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بەکاردێنێ. بۆیە پێم خۆش بوو لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە لەسەر ئەم بابەتە گرنگانە قسە بکەین. بەڕێزان، تۆڕە کۆمەڵایەتیەکان وەکو لە وتاری ڕابردوودا باسمان کرد لە ئیسلامدا ئامێرێکن، خودی خۆیان نەچاکن نەخراپن، بەکارهێنەر ئەو کەسەی شتی تیا بڵاو دەکاتەوە، ئەو کەسەی شتی تیا دەبینێ ئەو وای لێ دەکات چاکە یان خراپە. نمونەمان بە کراسەکەی یوسف پێغەمبەر هێنایەوە عەلەیهی السەلام کاتێک کە جارێک کراسەکەی بیدەمین کەذب بۆ درۆ و چەواشەکاری بەکارهێنرا. هەمان کراسە درۆ و چەواشەکاری پێدەکرێت بە ناوی دڵسۆزی، شیوەن و واوەیلا و ناڕەحەتی دەربڕین و فرمێسک ڕشتنی درۆوە دەیانویست یعقوبی پاک و بێگەرد و جەرگ سوتا و بخەڵەتێنن. پەیج هەیە بە هەمان شێوە تۆڕی کۆمەڵایەتی هەیە، ئەوە ئیشێتی درۆ، بوختان، چەواشەکاری بە ناوی دڵسۆزیەوە بە دڵنیاییەوە دەیەوێ هەم لە دینت کە هەم لە ژینت کە چاوبەستی لێ بکە. کراسەکەی یوسفمان باس کرد کە دەکرێت بۆ جیاکردنەوەی درۆ و ڕاستی وەکو شاهیدی بەکاربێ. فەیسبووک هەیە، تۆڕی کۆمەڵایەتی هەیە، پەیج هەیە، ڕاستی و ناڕاستی، درۆ و چەواشەکاری لەگەڵ بوختاندا ئەمانەت پاک و پیس دەکا، دان و کال لە یەک جیا دەکاتەوە. تۆ لە ئەمەدا بەڕاستی بەرچاوت ڕۆشن دەبێ. سێمیان کراسەکەی یوسف بۆ شیفا بەکارهات کە بە چاوی یعقوب دم و چاوی یعقوبا درا، خوای پەروەردگار شیفای چاوەکانیدا. پەیج هەیە، تۆڕی کۆمەڵایەتی هەیە، بەخوا شیفای دڵ و دەرونی ئینسانە. دوعای خێری تیا دەبیستێ، زانیاری بە سوودی تیا دەبیستێ، تەنانەت جار هەیە نوکتەیە قسەیەکی خۆشی معقولی لە یاسا دەرنەچووی لە دین دەرنەچووش دەبیستێ، زەردەخەنەیەکی جوانش بەسەر دەمولێ تا دێ و دڵ و دەرونت دەکاتەوە. دەکرێت سۆشیال میدیا بەڕێزان بۆ شتە جوانەکان بەکاربێنین، دەشکرێ بۆ خراپەکان بەکاری بێنین. ئەوە تۆی بەڕێزی، ئەوە تۆی کە ئامێرەکەت بەدەستەوەیە، ئەوە تۆی موبایلەکەت بەدەستەوەی و هێڵی ئەنتەرنێتەکەت هەیە، تۆ خۆت هەڵی دەبژێری کامیانی، کەس زۆری لێ ناکە. بەڵام پێویستە خۆت پەروەردە بکەی و منداڵەکانیش دوا پەروەردە بکەی کە ئەمانە هەڵبژێرن. لە فەیسبووکدا خۆ دوا ڕابێنی، منداڵەکانیش دوا ڕابێنی کە لەسەر ئەوە پەروەردەی خۆت و نەوە و مناڵەکانت بکەی، ئەخلاقیاتیان لەسەر ئەوە بنیاد بنەی. بڵێن لە فەیسبووکەکەتە، لە تۆڕە کۆمەڵایەتیەکەتە، لە ڕێی ئەنتەرنێتەوە سەیری شتێک مەکە کە شەرع پێی دەڵێ مونکەڕە، کە دەڵێ حرامە، کە دەڵێ ناپەسندە، کە نامۆیە بە دینت، بە ژینت، بە ئەخلاقی کوردەواریت. خۆت بکە بە حەکەم بەسەر خۆتەوە. بەڕێزم، ئەگەر ئەم تۆڕە کۆمەڵایەتیانت بەکارهێنا، هەرگیز سەیری شتێک مەکە کە دواتر ئەگەر کەسێکی دیندار و خواناس، ئەگەر کەسێکی ڕۆشنبیر و زانا، ئەگەر کەسێکی بەڕەوش بەرز و بەڕێز سەیری کرد تۆ تەریق ببیتەوە، حەز بکەی کە ئەمانە پێی نەزانن. من ئەم سێ کەسە دەڵێم، ئەینا خەڵکی کە هەیە بە دوی شتی وادا دەگەڕێ، خەڵکی دیندار و خواناس، خەڵکی زانا و ڕۆشنبیر، خەڵکی بە ئەخلاق و بە ڕێز و بە حورمەتی وەکو جەنابتان. ئەگەر ئەو کەسە پێی زانی تۆ تەریق بوویتەوە، بە مناڵەکانیشت بڵێ ڕۆڵە گیان لە ژیانە پێویستی بەوە نەبێ کۆدێکی نهێنی لەسەر فەیسبووکەکەت بێ. ئەوەندە بێمنە لەسەر مێزەکە داینێ، بەیانی دایکت سەیری کرد، باوکت سەیری کرد، مامەت سەیری کرد، خاڵت سەیری کرد، هاوڕێت سەیری کرد، مامۆستاکەت لە مەکتەبە لێت بەجێ مابوو سەیری کرد، لە زانکۆیان لێت بەجێ ما و هاوڕێکت کردیەوە. بێمنەت بە
سەیری شتێک نەکرد بێ کە دواتر خۆت پێی تەریق بێەوە تەریق بێەوە لای ئەو کەسانە عەرزم کردی ئەینا خەڵکێکەوە دینی نییە ڕۆشنبیری نییە ئەخلاقیاتی دوو لە ڕووی ئێوە بەرزی نییە ئەوە هەر بۆ خۆی بە دووشتی وادا دەگەڕێ دیندار ڕۆشنبیر و زانە ئەخلاق بەرز و بەڕێز ئەگەر سەیری کرد و تۆ تەریق بوویتەوە قەت خۆت لەو شتانە مەدە ئەوە فەیسبوک بە حیاتی زەرەر لێ نادا زەرەر لێ نادا ئیتر پێت دەبێت بۆت دەبێتە ڕەحمەت نابێتە مای زەحمەت بۆت بەداخەوە لە وڵاتی ئێمەدا نازام هیچ چیمانە ڕم بێ هەر ناڕۆشنبیر بوونمان بێ یان بە پەلە هاتن بێ عەرزم کردن لە وتای ڕابردوودا مرۆڤ دووشتی هەیە پەلەیە و پەرۆشە زۆر پەلەمانە بۆ دەستخستنی شتێک زۆر بە پەرۆشین خێرا پێی بگەین و پێی بزانین هەر کە موبایل هات خەڵک لە وڵاتی ئێمەدا بەلێشاو ڕووی تێکرد هەر لەسەر موبایل سەرەتا چەند فیتنە و ئاشوب ڕوویدا لە وڵاتەیە دواتر کە موبایلەکە هەر باشتر بوو دەنگ بوو ئێستا دەنگ و ڕەنگ لەناو ژوورەکاندا کامیرە بۆ دەکاتەوە وەکو بەیەکەوە ئاوا دانیشتبی لە ڕێی ئەمەوە بە پەلە هات پێش ئەوەی مرۆڤی بۆ ئامادەکەین ئامێرەکەمان خستە دەستی هەموو کەسەوە بەداخەوە دەبینین زۆر شتی خراپ بە ملیۆن خەڵک سەیری کردووە زۆر شتی چاکی دینی بڕ ئەخلاقیات ڕۆشنبیری کۆمەڵایەتی یاسایی پزیشکی وەڵی جاری وایە لە هەزار کەس تێپەڕ ناکە کابرا نوکتەیەکی قۆڕی دوو لە ڕوویەوە جێڕاوەتەوە و قاقاو فڵقەفڵقێکی کردووە بە ملیۆن خەڵک سەیری کردووە ئەمە ئەم بۆ ئەوی دەنێرە ئەو بۆ ئەوی دەنێرە وە لە سەر ئەنجامیش بەخوا هیچ نییە سۆشیال میدیا و فەیسبوک هیوا دڵە فسفس پاڵەوانە کردوێتی بە پاڵەوانی ناو پەیجەکان هەر هیچ نییە شتەکانی هیچ نین هیواشەیە بەڕاستی پاڵەوان و قارەمانی زانست و ئەدەب و ئەخلاق و دینە وەڵی سەیرەکەی پەیجەکانی باوەڕ ناکەم هەزار کەس سەیری کردبێ بەداخەوە قسەیەکەیە دەڵێن یابانیەکان خەڵکی وڵاتی یابان خۆشەویستان خەڵکی وڵاتی یابان هەرچی تۆ عەقڵت بۆی ناچێ لەوێ دەتوانن ژەمێک خواردنیان بێ بەڵێ یابانیەکان ئەوەی تۆ بیری لێ ناکەیتەوە ئەکرێ بکرێ بە ژەمە خواردنێ دوو لە ڕوتان پەرژین بێشتیوە هەیە کە ئینسان بێ زینایە باسی کە ئەوان لە ژەمە خواردنی ناڵم هەمویان خەڵکانێکیان هەیە لە ژەمە خواردنەکە ئەوەی کە تۆ لە ناوهێنانی قێز دەکەیتەوە ئەو لەسەر سینەکەی دادێنێ لەسەر سفرەکە و لەسەر مێزەکەی دایانێ و دەیخوا خەڵکی یابان عادەتێکیان هەیە شتی وا دەپەرستن ئەوەی بە مێشکی تۆدا نەهاتۆ دەکرێ خوابێ بۆ ئەوان کابرا جرجێکی هێناوە ساوەر و گەنم و ئەو شتانە دانێواڵیە داتێ لە ناو خەفەزێکی کردووە تا ئێوارە بەیانی ئێوارە سوزدەی بۆ دەبا و بەخوای خۆی دەزانێت پەنا بەخوا بەردێکی هێناوە پرۆفیسۆرێکی گەورەیە زانستی فیزیایە بتێک لەبەردەمی ماڵەکەیدا و سوزدەی بۆ دەبا بەخوای خۆی دەزانێت ئەستێرێک بەخوا دەزانێت یعنی لە وڵاتی یابانە یابانیەکان ئەوەی تۆ بە مێشکی تۆدا دێ دەکرێت ئەو خوای بێ بەڵام یەک عادەتی گەورەیان هەیە لەگەڵ ئەو پیسخۆریەدا لەگەڵ ئەو پیسپەرستیەدا عادەتێکیان هەیە بە هەموو زانست و زانیاریەک ڕازی نابن بە لە هەموو شتێکی زانست و زانیاری وەرناگرن تاوەکو لە یەکی نەکەنەوە پاک و پوختی نەکەن پێ ڕازی نابن ئێمە لە وڵاتی مسلماناندا با سەیرێکی بەراوردی خۆمان و یابانیەکان بکەین ئێمە لە وڵاتی مسلماناندا سوپاس بۆ خوای پەروەردگار حەڵاڵ خۆرین هەر ئەوەی کردن عەرزم کردن لە ڕوون نایە باسی بکەی کە ئەو دەیخوا تۆ قێز لە ناوەکەشی دەکەیتەوە نانت پێ ناخورێ هەر بە بەردەم تا بێ نانەکەت پێ ناخورێ ئەو دەیخوا تۆ پاک خۆری حەڵاڵ خۆری تەنانەت گۆشتی بەراز و ئەو شتانی شەرع حرامی کردبێ گۆشتی کەر ناخۆی گۆشتی جیسەڵ ناخۆی حرامی شەرعی لەسەر بێت تۆ وازی لێ دێنی تەنانەت خەڵکی ئێمە خۆ دەپارێزن لە شتی قوتوبەن شتی بەسرا و حەزی لە شتی فرێش و تازە بەردەستە ئامادەکراو نییە حەزی لێ تازە هاتوێتە بەردەستی و تازە لێکرابێتەوە تازە سەر بڕابێت تازە گیرابێ ئەمانەی حەز لێیە بۆیە لە ڕووی پاک و خۆریەوە بەڕاستی ئێمەی مسلمان سوپاس بۆ خوا پاک خۆرین لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕ و پەرستنەوە یەکتا پەرستین هەر قێزمان دەبێتەوە هەر گاڵتەمان بەوەی دێک کەسێک جرز بپەرستێ مشک بپەرستێ مانگا بپەرستێ بەرد بپەرستێ دار بپەرستێ خواردن دانێ و بیپەرستێ دواتر بیخوا ئێمە موحیدین یەکتا پەرستین بە فەزلی خوا دەڵێین لا ئیلاهە ئیلا الله غەیری ئەڵڵاه هیچ شتێک شایانی پەرستن نییە بەڵام بەداخەوە عیبێکی گەورەمان هەیە ئەم دوو سیفەتە جوانەمان تێدایە بەڕاستی عیبەکەمان ئەوەیە بۆ وەرگرتنی زانست و زانیاری دەرگامان لەسەر پشتە حەڵاڵ و حرام نازانین هەرچی لە تەلەڤیزۆنەوە بیستت بەڵی بەخواتەوەوە موبایلەکەت بکەیتەوە فەیسبوکەکەت بکەیتەوە چی لە سۆشیال میدیادا بڵاو کرابێتەوە
بە درۆ و بەڕاست بە بوختان و بە چاکە بە هەڵداشتن و بەڕاستکردنەوە تۆی مسلمان بەداخەوە ناڵم هەمووی زۆربەی یەکسە وەری دەگرێت یەکسە بڕوای پێ دەکات یەکسەر شێری دەکا و دەینێرە بۆ خەڵکی تر یەکسەر وەکو ئەوەی هەنگی لە کلۆرەدارە دۆزی بێتەوە ئەوەندە بە فرسەتی ئەزانێ ئەوە فڵان کەسیش باسییان کردوڵان ئەمەی لەسەر تۆمار کراوە بەداخەوە لە وەرگرتنی زانیاری لە میدیاوە لە ڕاگەیاندنەوە پاک و پیس دەکجیا ناکەینەوە لە خواردنە پاک و پیس بە دویا دەگەڕین لە پەرستنە غەیری خوا ناپەرستین سوپاس بۆ خوای پەروەردگار کەوە سەرفرازیە بەڵام لە وەرگرتنی زانستا ئەو فلتەرەمان نییە یابانیەکان بە پێچەوانەی ئێمەوەن هەرچی بە عەقڵت دادێ دەیپەرستن هەرچی تۆ مێشکت بە بیریدا نەهاتوە لە قێزەونیدا دەتوانێت ژەمەی خواردنی بێ بەڵام بە زانست و زانیاری فلتەریان هەیە زانست و زانیاری لە هەموو کە زوار ناگرێت زانست و زانیاری ئەسڵی نەبێ ناچێتە مێشکەوە بە دوواداچوونی بۆ ناکە و کاتی خۆی بە فیڕۆنادا بە دیارەوە خۆزگە لەوانەوە دەرسمان وەرگرتایە خۆشەویستانم ئەی گەنجان بەتایبەتی هەمومان وەڵڵا بەگشتی بەڕێزان ئەو کەسانی فەیسبووکتان هەیە ئاگادار بە ئەوەی ڕۆژانە لەسەری تۆمار دەکەی و بڵاوی دەکەیتەوە بابەتەکانی شەخسی خۆت بڵاو دەکەیتەوە ئەوەی کە لەسەر خەڵک کۆمنت دەنووسی ئەوەی کەوا وەری دەگری ئەوەی شێری دەکەی بۆ خەڵکی تری دەنێری و بڵاوی دەکەیتەوە ئەمە لەگەڵتایە لە ژیانە لەگەڵتایە لە دوای مردن کۆتایی پێدێن ناوەڵڵا لە دوای مردنیش یان سەدەقەی جاریە بۆت لە قەبرەکەشا بەهۆی ئەو فەیسبووکەی تۆ خێرت بۆ دێ بەهۆی پەیجەکەتەوە خێرت بۆ دێ یان پەنا بەخوای پەروەردگار دەبێتە ئیسمی جاری گوناهی جاری تۆ لە قەبرەکەدا لە دنیا دابڕاوی لە گوناه بەهۆی پەیجەکەتەوە بەهۆی فەیسبووکەکەتەوە ڕۆژانە کە خەڵک سەیری ئەم شتە خراپانە دەکا تۆ بەردەوام پەیتا گوناهت بۆ دێ خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئاگادارمان دەکاتەوە لە سوورەتی یاسین ئەو دەفەرمێ سوورەتی یاسین ئاەتی 12 إنا نحن نحيي الموتى ونكتب ما قدموا وآثارهم وكل شيء أحصيناه في إمام مبين هذا فما براستي هل إيما مردوكان زندو دكينوا ونكتب ما قدموا دنوسين أوي كردويانا أوي تا لحظي روح درچون لبالغ بونوا بإرادة ويستي خوت وآقاي وزانستي خوت كردوتا حمود لسرتو ما كراوا چیکە هەر ئەوەندە هەتا مردن وآثارهم چیش لە شوێنی خۆت شوێنەوار بەجێهێشتووە جا ئەو شوێنەوارە دووشتە وكل شيء أحصيناه في إمام مبين هەمووی ئیحسا کراوە هەمووی ژمێردراوە هەمووی خانەی تایبەتی هەیە خانەی وایدا نەخراوە بۆ ئاسارەکان بەردەوام ڕۆژانە یان پڕ دەبێت لە چاکە یان پڕ دەبێت لە خراپە هەمووی لە فایلێکی و تۆمارێکی ڕوون و ئاشکرادا لە قیامەتە ئەوە نیشان دەدرێتەوە ناتوانین ئینکاری بکەیت خوای گەورە ئەوە نیشان دەداتەوە و دەڵێ بەڵێ ئەمە کردەوەکانی خۆمە لە چاکە و لە خراپە جا بەڕێزان سەیری وشەی وآثارهم ما قدموا وآثارهم ئەوەی شوێنەوارە لە پاشت بەجێ دەمێنێ هەیە لە دوای مردنی بەردەوام شوێنەواری چاکەی بەجێهێشتووە هەیە لە دوای مردنی شوێنەواری خراپەی بەجێهێشتووە خەڵک چاویان لێ کردووە عەرزم کردن ئێمە باسی فەیسبوک و سۆشیال میدیاکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین هەیە ئەوەندەی شتی جوان بڵاو کردوتەوە لە ژیانیا لە وتاری خێر لە قسەی جوان لە ئامۆژگاری بەسوود لە دێڕێک لە زیکرێکی خوا لە دوای مردنیشی خەڵک هەر سەیری دەکات لە یوتیوب دەمێنێتەوە 100 ساڵی تر 200 ساڵی تر مێژوویەکی تر بەردەوام تۆ لە قەبرای بەڵام ئەم چاکەیەت بۆ دێ هەشە پەنای بەخوای پەروەردگار دەگرین بەردەوامی خوا بۆ خۆی مردووە لە دەستی لە دنیا بەرداوە خراپەکان کۆتاییان پێ هاتووە بەڵام ئەوەندەی شتی خراپ لە فەیسبووکە بڵاو کردوێتەوە ئەوەندەی جوێن کۆمنتی ناشرین دیمەنی قێزەون شتی ناشەرعی بڵاو کردوێتەوە لە دوای مردنی خۆشی خەڵک لە یوتیوب سەیری دەکا ناسڕێتەوە بەردەوامە ئێستا چەند کەس لە کوردستانە ساڵانێکە مردوون ئێستاش ڕۆژانە گەنج و لاوەکان و ژن و پیاوەکانی ئێمە ڤیدۆکانیان لێدەنەوە جاوە دوو بەشە ئەگەر چاکی کردبەوە لە قەبرەکەی چاکەی بۆ دەچێت ئاثارەکەی بەردەوامە ئەگەر خراپی کردبێ پەنا بەخوا بەردەوام لە قەبرەکەشا خراپەکە هەر لەگەڵیایەتی ڕۆژانە باری خراپەکانی قورس دەبێت بۆیە ڕەحمەتی خوا لە زانا و فەیلسوفی گەورەی ئیسلام محەممەدی کوڕی محەممەدی غەزالی ئەبوو حامیدی غەزالی لە کتێبی ئەحیادا ئەبوو حامیدی غەزالی لە ساڵی 505 هیجریدا کۆچیدا وەفاتی کردو یعنی 900 ساڵ لەمەوبەر نزیکی 900 ساڵ لەمەوبەر ئیمامی غەزالی لە ئەحیا علوم الدین فەرموویەتی طوبى لمن ماتت معه ذنوبه ئای خۆش بە حاڵی ئەو کەسەی کاتێک کە مرد و خرایە قەبرەوە گوناهەکانی لەگەڵ خۆیان کۆتاییان پێدێ
والويل الطويل لمن يموت وتبقى ذنوبه 100 سنة و200 سنة أو أكثر. ئای قڕ بەسەر ئەو کەسەی ئەی ماڵوێران و شیوەن و ڕۆڕۆ بۆ ئەو کەسە باشە کە بۆی بکرێ کاتێک کە دەمرێ گوناهەکانی دەمێننەوە بە زیندوی 100 ساڵ دوای خۆی 200 ساڵ دوای خۆی دەفەرمێ ئەو ئەکثەر یان زیاتر لەوە گوناهەکانی دەمێننەوە يعذب بها في قبره 100 ساڵە لەو قەبرەدایە عەزاب دەدرێ لەسەر ئەو فەیسبووکەی کە هەیەی ها باسی ئەوەی کردووە ئەم شتانە دەمێننەوە ئیمامی غەزالی 900 ساڵ پێش ئێستا باسی ئەمەی کردووە گوناهی وا هەیە 100 ساڵ دوای مردنی خۆت هەر درێژەی هەیە گوناهی وا هەیە 200 ساڵ تۆ لەو قەبرایە عەزاب دەدرێ لەسەری ڕۆژانە هەیە زیاتر بە 1000 ساڵ تۆ لە قەبرای و هەر عەزابت بۆ دێ و لە قیامەتیشا لێت دەپرسێتەوە تا دەستێ بەردەمیانی خۆ حیسابت لەگەڵ دەکرێت لە قەبرەکەشا لە کۆڵن نابێتەوە کەسێک گومانێکی خراپی وروژاندووە دەربارەی خوای پەروەردگار نەعوذ بالله ئێستا پەیزی وا هەیە بۆتە شەیطان لە ئیبلیس پیسترە ڕۆژانە گومان بۆ گەنجەکانمان دروست دەکات لەبارەی بوونی خوا لەبارەی بوونی قیامەت لەبارەی پێغەمبەرایەتی ئەکرەم صلی الله عليه وسلم لەبارەی صحیح بوخاری و مسلم لەبارەی قورئانی پیرۆز لەبارەی خەلیفەکانی ئیسلام ها چاواشەکاری دەکات گومان دروست دەکات ئەمە ئەگەر تەوبە نەکا نەگەڕێتەوە سەر ڕێگەی ڕاست بە ئاشکرا لەسەر تەلەڤیزۆن لە پەیجەوە نەڵە خەڵکی نەبەریم لەم قسانەی کە کردو من هەڵە بووم و بەغەڵەت تێگەیەندرا بووم ئەمە ڕاستەکەیەتی ئیسلام پاک و بێگەردە خوا تاک و تەناو بێ شەریکە قیامەت حەق و ڕاستە ئیسلام بەریە لە هەموو خراپەیەک ئالەم کاتدانە بێت لە قەبرەکەشە ئەم گوناهانی لەسەرن چەند کەس هەیە بووە سەر لێ شێواندنی خەڵکی گومڕاکردنی خەڵکی 1000 ساڵە مردووە ئێستاش لە قەبرەکەی عەزابی وەدێت چونکە جیل لە دوای جیل بەهۆی ئەو چاواشەکاریانەی ئەوە گومڕابوون هەیە وێنەیەکی ناشەرعی بڵاو کردوێتەوە لە فەیسبووکەکەیە هەر گەنج و لاوێک سەیری ئەو خراپەکاریە بکە سەیری ئەو جوێن و قسە ناشرین نەکە سەیری ئەو دیمەنە شەرم هێنەرە بکە ئەو قێزەونیە بکات تۆ لە قەبرەکەشا سزات بۆ دێ کورە ئاگادار بن بەڕێزان ئێستا دنیاە هیچ زەمانێک نەدەگەی تا ئێوارە نامری حەیفە لەگەڵ خۆتا گوناهەکان نەمرن لە قەبریشا بۆ دەبێن بەسەرهاتی عەرزی جەنابتان دەکەم کە مامۆستای زانکۆ و وتارخوێن و بانکخواز و نووسەری ناودار دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی لە کتێبێک هەیە 2 بەرگە جامع رەسائل الشەیخ محەممەد العەریفی مجلدی 1 لاپەڕەی 466 ئەم بابەتەی تێدایە شێخ دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی دەڵێ برایەک بۆی جێڕامەوەتی هاوڕێیەکم هەبوو زۆر لە یەک نزیک بووین هەردووکمان گەنج بووین سەبەبی تەوبەکردنی من و گەڕانەوەم بۆ لای خوا مەرگی ئەو بوو وەکو براوا بووین لە برا لێم نزیکتر بوو ئەو کوڕە لە ئەنتەرنێتە شارەزای زۆر بوو تازە ئەنتەرنێت پەیدا بوو دەستی هەموو کەس نەدەکەوت و هەموو کەس دەی شارەزانە بوو بەڵام ئەم کوڕە گەنجە دەها لەناو ئەو هەموو خێر و بەرەکەتەی لە تۆڕی کۆمەڵایەتیەکاندا هەیە لە تۆڕی جاڵجاڵۆکەی ئەنتەرنێتە هەیە دەها لەناو هەموو چاکەدا وەکو مێش بە دووی پیسیدا دەگەڕا چی فلیمی خراپەکاری و چاواشەکاری گەنجان و وروژێنەری سێکسی بوو دەها دوول لە ڕووتان ئەوەی بڵاو دەکردەوە ڕەمزی سڕیشی هەبوو خۆی نەبێت کەس نەیدەتوانێت دەستکاری شتەکانی بکە بەردەوام ئەمەی بۆ گەنجان و بۆ لاوان و بۆ مێر منداڵان دەنار خەڵکی بێ ئەخلاق و بێ ڕەوش دەکرد کتوپڕ لە کتوپڕێکە هەواڵیان دامەوتیان فڵان کەسی بڕا برادەرت مرد چۆن فڵان کەس مرد ئەرە وەڵڵا ئەوەیە زانی هەر نامرێ بەڵام کتوپڕ هەواڵیان دامە کە مردووە چوومە مزگەوت بینیم نوێژی لەسەر دەکرێت نوێژی لەسەر دەکرێت خەڵک دوعای بۆ دەکەن بەڵام من دەزانم چی کردووە ئەزانم ڕۆژانە خەریکی چی بوو بینیم خستیانە دارەمەیتەکە و لەگەڵ یا ڕۆیشمە سەر قەبران کە بینیم وست لە ناو چاڵی قەبرادایان پۆشتی بەگەڵ بەڕاستی مچوڵکە بە لەشما هات وتم ئای ئێستاکانە هەمومان دەگەڕێینەوە بەڵێ خسمانە قەبرەوە هەرچی خزم و کەس و کار و هاوڕێ و سەروەت و سامان هەمووی گەڕایەوە بەڵێ سەروەت و سامان سارەکەیان گێڕایەوە پارەکانی جل و بەرگەکانی ژووری نووسنەکەی ئەنتەرنێت و کۆمپیوتەرەکەی هەمووی گەڕایەوە هیچی لەگەڵتان نایە ئەهل و خۆشەویست ئەوەی قوڕی بۆ دەپێوە و بۆی دەگریا و بەخۆی دەکێشا و دوعای دەکرد و هاواری دەکرد هەمووی گەڕایەوە شەوگار بە تەنیا لە قەبرا بەجێمانێشت بەڵام یەکشل لەگەڵ یامایەوە وەیەبقا عەمەلوه کردەوەکانی بەڵام چ کردەوەیەک گەنجێک هەموو ڕۆژگاری ژیان و شەوانی بریتی بوو لە بڵاوکردنەوەی وێنە خراپەکان و دیمەنە ناشەرعیەکان و چاواشەکاری گەنج و لاوە هەرزەکارەکان کە بە دویشتە سێکسیەکاندا دەگەڕان ماوەیەکی پێچوو خەفەتم زۆر پێدەخوار ئای خوای گیان ئێستا خۆ من هیچ ڕقەمێکی سڕیش نازانم بچمە مەوقیعەکەیەوە ئەم بابەتانە ڕەشکەمەوە
چی بڵێم دەموو خەڵکی ئەوە مردووە کەس بڕوای پێ نەدەکردم ئەو هەموو خەڵکەی بە هەزاران بەشداریان لەگەڵا کردبوو ڕۆژێکیان دایکی جەرگ سوتاو هات بۆ لام و بەڕەش پۆشیە وتی ڕۆڵێکیان تۆ زۆر ئاشنا و ڕەفیقی ئەم کوڕەی من بووی سەردانی ماڵت کردوین و سەردانی ماڵتوانی کردو وەکو برا زیاتر بوون بەیەکەوە واللهی خەونی عەجایب بەم کوڕەمەوە دەبینم وتم چۆن دایەگیان وتی لە خەوما دەبینم لە قەبرایە هەمان قەبرەکەی ئێستای مناڵان دێن ڕیز ڕیز مناڵ هەرزەکار تازەلا و مێر منداڵ دێن لەسەر قەبرەکەی میز دەکەن بە دەم و چاویە میز دەکەن بە قەبرەکەی ئاو دەڕۆن ئەبێ هۆکاری چی بێ دڵم دایوتم ئەو شەیتان ویستوێتی ئازارتدا هیچ نییە بە دواداچوونی بۆ مەکە بەڵام خۆم بە خۆمم گوت ئەم خەونە هیچ لێکدانەوەی خەونی ناوێ تەفسیری ناوێ ئەوە هەموو ئەو گوناحانن ڕۆژانە لە دوای خۆی لە ڕێی پەیجەکەیەوە لە ڕێی فەیسبووکەکەیەوە لە ڕێی ئەنتەرنێتەکەیەوە لە ڕێی مەوقیعەکەی خۆیەوە ئەو هەموو گەنج و لاوە دێن میز دەکەن بە قەبرەکەیە ڕۆژانە ئەم قەبرەی بەلێشا و گوناح ڕووی تێدەکا پەنا بەخوای پەروەردگار بۆیە من بەڕاستی لەوە دەرسم وەرگرت بە چاوی سەر ئەم دایکە ئیماندار بوو بەڵام چی بڵێ ئەم گورگەی هەبووداوە تاوانی نەبوو ئەم دایکە ئیماندارە بینی بووی ڕۆژانە ئەو خەڵکە دێ لە منداڵ و مێر منداڵ و هەرزەکار میز بە قەبرەکەیدا دەکەن کەواتە گوناهی بەردەوامی ئەو هەموو خەڵکەی بۆ دەڕوە بۆیە بەڕێزم ئاگاد لێبێ هەر وەختێ موبایلەکەت کردەوە فەیسبووکەکەت کردەوە ئەنتەرنێتەکەت کردەوە یەکسە قیامەت بێنە بەر چاوت تو خوا شتێک بڵێ کۆمێنتێک بنووسە بابەتێک بڵاوکەوە شتێک بڵاوکەوە کە لە قەبرەکەشا لە دوای وابزانە ئەمڕۆ تۆ مردووی بەیانی ڕەفیقەکانت ناسیاوەکانت خەڵکی دوای خۆت ئەم فەیسبووکە دەکاتەوە ئەم پەیجەی تۆ دەکاتەوە بەڵکو دوعایەکی خێرت بۆ دێ بەڵکو بەخۆی ئەوانەوە کە چاکەت بڵاو کردێتەوە تۆ لە قەبرەکەیە لە چاکەدا نەبڕێ مزگەوتت پێ دروست ناکرێت کاکە ئەو ئەنتەرنێتە بەرەکەتی خوایە پەیجەکەت فەیسبووکەکەت بکە بە شوێنی بڵاوکردنەوەی چاکە و خێر بەخوا لە قەبرەکەشا وەکو دروستکەری مزگەوت و خەستەخانە ئەوە حسابت بۆ دەکرێت بەڵام ئاگادار بە تو خوا قیامەتت لەبیر بێ وابزانە ئەمڕۆ دەمری ئەو جوێنەی لە کۆمنتێکای دەینووسی بۆ کەسێک کە شعوری کەسێک بڵێ بریندار دەکەی کە بوختان بۆ کەسێک دەکەی کە درۆ چاواشەکاری بڵاو دەکەیتەوە کە دەتەوێت گومان بۆ سەر ئیسلام و مسلمانان دروستکەی کە بۆ سەر عەقیدەی مسلمانان شتێک بڵاوکەیتەوانەیە کە دەتەوێت وێنەیەکی ناشەرعی بڵاوکەیتەوە گەنجولاوێک پێی بخەڵەتێ و ئارەزۆ جنسیەکانی زاڵم بەسەریا و لەنکاوێکە بەهۆی ئەو بینینی دیمەنەوە دەتەقێتەوە بە خراپەیەکە تۆ لە قەبرەکە تا بەردەوام خراپەت بۆ دێ کامیان هەڵدەبژێری بە دڵنیاییەوە ئینسانی ژیر و عاقڵ ئەویان هەڵدەبژێرێت کە بۆ ئەم دنیا ڕووسووریە و بۆ قیامەت سەدەقەی جاریە داواکارم لە خوای پەروەردگار بە ڕەحمەتی خۆی هیدایەتماندا لە ئاڵلقەی داهاتوو لە بەشی چوارەمدا ئەم بابەتە گەورە و گرنگە فەیسبووک و تۆڕە کۆمەڵایەتیەکان بتوانین قسەی زیاتری لەسەر بکەین کە خوای پەروەردگار بەرچاومان ڕوونکە اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين والسلام عليكم ورحمة الله وبركاته يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون